ڕێزێک بۆی نووسیوین سەلام عەلەیکم من فرۆشیاری دوکانێکم من فرۆشیاری دوکانێکم و خاوەنی دوکانەکە نیم. نەفەرێک هات هەندێک کەلوپەلی کڕی و وتی پارەم پێ نییە و دواتر بۆت دەهێنم. منیش متمانەم پێکرد و ئێستا دەڵێ ئەو پارەیە نادەم چون ساحیبی دوکان پێم قەرزدارە. منیش دەڵێم تۆ حەقی خۆت لەو بستێنە و من ئەمانەتداری ئەو دوکانەم و تۆ حەقت نییە ئەو کارە بکەی. یەک دنیا مەمنون دەبم کێشەکەم بە مامۆستا نیشان بدەی و مامۆستا بفەرموێ ئایا حەق بە منە یان بەو کەسەیە. ئەمە پرسیاری ئەو بەڕێزەیە کە دیارە لە ڕێی تەلەفۆنەوە ئاڕاستەی تەلەڤیزۆنی کردو و پرسیارەکان بۆ من نووسیوەتەوە. ئەم بەڕێزە گرفتەکەی لەوەدایە شاگردی دوکانێکە ئەمیندارە خاوەنی دوکان دیارە خۆی لەوێ نیە و دوکانەکەی بەم سپاردووە. کەسێک چووە و داوای پارەیەکی لێ کردووە یان کەلوپەلێکی بردووە و توێتی دوای پارەکەت بۆ دێنم و ئەمیش سیقەی پێ کردووە. بەڵام ئێستا دڵە پارەکە نادەم چونکە خاوەنی دوکانەکە کە تۆ شاگردی ئەو دوکانەی ئەو قەرزارمە و پارەکەم ناداتەوە. منیش لە جیاتی ئەوە ئەو فێڵم بەکارهێناوە کەلوپەلم بردووە و بە پارەی خۆم گەیشتومەوە. بەڕێزان خۆزگە خاوەنی ئەو پارەیە کە کەلوپەلی بردووە و خاوەن دوکان بە قەرزاری خۆی دەزانێ گوێی لەم فەرمودەی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. سەروەرمان خاتەمی ئەنبیا و مرسەلین محەممەدی ئەمین صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەدی الأمانة إلى من ائتمنك ولا تخن من خانك. کەسێ متمانەی پێت بوو تۆ لە ئاستی متمانەدا بە و بیپارێزە و متمانەکەی جێبەجێ بکە. ئێستا ئەم شاگردە بەڕێزت کە چووی بۆ لای زۆر مەردانە هاتۆتە پێشەوە متمانەی بە جەنابەت هەبووە وتوتە پارەم پێنی و دوای پارەکەت بۆ دێنم و کەلوپەلەکەی بە ئەمانەتەوە تەسلیمی تۆ کردووە. تۆ بە قسەی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم برای شیرینم پارەکەی بۆ بەرەوە ئەم متمانەی بە تۆ کرد. ئەمە بەشی یەکەم واتە تۆ لە پێناوی خوادا وەکو مەردایەتی و جوامێری بۆ ئەوەی ئەمانەت پارێزی لە ناو خەڵکا بمێنێ بەڕێزم بڕۆ ئەمانەتەکە بدەوە چونکە ئەو ئەمانەتی تەسلیم بە تۆ کرد کەلوپەلێکی دایتێ و پارەی لێ وەرنەگرتی. ولا تخن من خانك خیانەت بە کەسێک مەکە کە ئەو خیانەتی لێ کردووی. مەبەستم لەوەیە خاوەنی دوکانەکە خاوەنە ئەسڵیەکە کە لەوێ نەبووە تۆ پارەت لایەتی خیانەت لێ دەکا ئەڵێ نادەمەوە دەستی بەسەر پارەکەت داگرتووە تۆ قەت ڕێگە بە خۆت مەدا بچی بە فێڵێک لە ڕێی شاگردەکەیەوە کەلوپەل بێنی و ئەمجا تۆڵی پارەی خۆت بکەیەوە. ئەمە فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەو بەڕێزە ئەگەر گوێی لێمان بێ و ئەو وڵامە وەرگرێەوە بزانم ئەو فەرمودەیە بەسێتی. بەو کاکەیەش دەڵێم کە شاگردی ئەو دوکانەیە بە هەموو شاگردێک ئێمەش خۆمان شاگردی دوکان بووین لە دوکاندا قەرز مەدە بە باوکیشت تۆ زامنی هەر کەسێک هات دۆستت بێ بەڕاستی گلەیی لێ ناکات چونکە حاڵی تۆ دەزانێ. کەسێکی فرسەت تەڵەبیش بێ با لە کۆڵت بێتەوە بڵێ ئەزیزم بە هیچ شێوەیەک ناتوانم شتێک بای 1000 دینار بێ پارەکەی دانەنێی بیبیتە دەرەوە. من خاوەن دوکان پێیوتم شت بە قەرز مەدە بە کەس بۆیە ناتوانم ڕێنمایەکانی ئەو جێبەجێ دەکەم. لەبەر ئەوە هەر یان ئەگەر مۆڵەتی تەواوی خاوەن دوکانت وەرگرت وتی بەڵێ دەفتەرێک بنێ ئەو کەسانی کە ناسی شتیان بە قەرز بدەیە ئالەو کاتەدا تۆ لەسەر قسەی خاوەن دوکان زامننی ئەگەر شتت دابێ بە قەرز دواتر کابرای کێشە دروست دەکا ئەوە خۆی گوناهبارە. بەڵام بە پێی ئیزنی خاوەنەکەی نەبێ قەرز مەدە بە هیچ کەسێک تۆ زامنی تۆ ئەمینداری لەو دوکانەدا. لەگەڵ خاوەن دوکانەکەدا قسە بکە. ئەو شاگردە بەڕێزە پێڵم لەگەڵ خاوەنی دوکانەکە قسە بکە تێی بگەێنە بڵێ فڵان کەس هاتبوو کەلوپەلی برد و ئێستا حاڵەکەمان ئاوایە. ئەگەوتی بابە باشە با لە کۆڵمان بێتەوە ڕاز دەکا بڕێک پارە قەرزارم و حەل و فەسڵێکیان کرد ئیتر تۆ لە نەجاتت بوو. وتی نەخێت تۆ حەقت بەسەرەوە نییە من پێم وتوی قەرز مەدە بە کەس نەوەڵام من پارەی خۆمی نادەمەوە یان بەهانەیەکی هێنایەوە ئەو پەیوەندی بە تۆەوە نییە پەیوەندی بە تۆ و کابرای ترەوەی کە فێڵی لە تۆ کردووە. تۆ لە پارەی خۆت بیخەسە دوکانەکە گەهەتە و دواتر داوا بکە لەو کەسە بڵێ کاکەجان من پەیوەندیم بە تۆ هەیە من ئەمانەتمدا دەستی تۆ لە تۆم دەوێتەوە. ئەگە بڕی پارەکە زۆرە کابرای خاوەن دوکان دەڵێ من حەقم نییە من نەموو تۆ شت بدە بە خەڵک بە قەرز ئێستا من پارەکەم لە تۆ دەوێت
ئالەم کاتەدا بڕی پارەکە ئەگەر زۆرە بیبە لیژنەی فتوای شەرعی ئەگە بە شەرع ڕازی نەبوو پەنا بەخوا شکاتی قانونی لێ بکە لە ڕێی یاساوە تۆ دەتوانی حەقی خۆتی لێ وەرگریتەوە ئەگە بڕە پارەکەش ئەوەندە نییە بڕێکی وان نییە بیگەینی تا لیژنەی فتوای شەرعی یان یاسا و قانون و شکاتکردن و مەحامی گرتن ئیتر لێی گەڕێ ئەو بۆ قیامەتی خۆی ئەو فێڵی لە تۆ کرد بەڵام تۆ ئەم زەرەرت لە ناوچوونی ئەم پارەیەت لە بینی خاوەن دوکان و کابرای کەدا کە بەداخەوە ئەمانەتی تۆی نەپاراست و متمانەی تۆی نەپاراست تۆ ئەزمونێکت کڕی لەوە دووە ئەزمونێکت وەرگرت ڕێگایەکت وەرگرت کە جارێککە ئاوا بە ئاسانی متمانە بە هەموو کەس مەکە و لەو کاتەدا کە دوکان هی خۆت نییە عەرزم کردی نزیکترین کەسی خۆت بێ هەتا پارەکە دانەنێ مەهێڵە کەلوپەرەکە بەرێتە دەرەوە ئەوە ئینشاءڵڵا کێشەکەت هەر بەهێمنی بەلەسەر خۆی دادگای قیامەتی شەیە ئەو فەرمودەیەش کە خوێندمەوە ومێدەوارم ئەو بەڕێزەی کەوا بەداخەوە ئەو خیانەتەی لە تۆ کردووە لە ڕێی ئەمانەتەوە متمانەت پێکرد بەڵام تۆی تووشی ئەو سەرێشە و کێشە کرد بە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کارەکەی نەگەینەتە قیامەت